نەخۆشێک کە کچێکی تەمەن 7 ساڵ بوو بینیم کە سنگی بە شێوازێک گەورە بوو وەکو سنگی ئافرەتێکی پێگەشتووە بوو. پرسییم لە دایک و باوکەکە بۆ درەنگ هێناوتانە بەداخەوە کە هۆشیارێکی ویان نەبوو وتیان بۆ پێویستە کات ئەمە ببینرێت بەم شێوازە. سڵاوتان لێبێت دکتۆر هونەرم پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان لە تاوەری تەندروستی سمارت. خۆشەویستانە مێ باسێکی ئەم حاڵەتەتان بۆ بکەم کە پێی ئەوترێت گەشەی پێشوەختەی مناڵ. گەشەی پێشوەختەی مناڵ چییە؟ گەشەی پێشوەختەی مناڵ لە کچ جیاوازە وەک لە کوڕ. لە کچە بریتیە لەوەی کە سنگی مناڵەکە گەورە ببێت لە پێش تەمەنی 8 ساڵە، یاخود مووی لەشی دەرچێت مووی بنباڵ و مووی لەشی زیاد بکات لە پێش تەمەنی 8 ساڵە، یاخود سوڕی مانگانی بۆ دروست بێت هەر لەو تەمەنە لە پێش تەمەنی 8 ساڵە. لە کوڕا بە جیاوازە پێناسەکەی بریتیە لەوەی کەوە حەجمی گونی مناڵەکە گەورە بێت کە دایکەکە هەستی پێکا لە کاتی شتنە لە کاتی جلگۆڕینە لە پێش تەمەنی 9 ساڵ، یاخود باماشیەوە مووی لەشی زیاد بکات یاخود سەوتی گڕبوو بێت لە پێش تەمەنی 9 ساڵ. ئایا ئەمە مەترسیدارە؟ بەڵێ. بۆچی؟ لەبەر ئەوەی ئەگەر ئەم حاڵەتە چارەسەر نەکرێت ڕەنگە بێتە هۆی کۆمەڵێ ماک و کۆمەڵێ مزاحفات لە داهاتووە. مزاحفات و ماکان چین؟ پێش هەموو شتێک ئەم گەشەی پێشوەختە ئەبێتە هۆی تەئسیر لەسەر باڵای داهاتووی منداڵەکەت، باڵایی بە شێوازێکی ناتەبیعی بچووک ئەبێت بۆ لەبەرەوەی ئێسقانەکانی زووتر دائەخرێن کەوای لێکات باڵای کورد بێت. دووەم تێکچوونی هۆرمۆنی مناڵەکەیە، تێکچوونی هۆرمۆنی مناڵەکە لە داهاتووە بە تایبەتی لە کچە حاڵەتی نەزۆکی حاڵەتی سیەلکەدان تێکچوونی سوڕی مانگانی ئەو کچە نەخۆشی خەمۆکی کۆمەڵێ مزاحفاتی زۆری بۆ دروست ئەکات، بۆیە پێویستی بە چارەسەر هەیە. لە کوڕیشە بە هەمان شێوە ئەبێتە هۆی کورتە باڵایی، ئەبێتە هۆی کۆمەڵێک ماکی خراپ لە داهاتووە. هۆکار چییە؟ هۆکار دوو بەشە. یەک هەندێک جار هۆکارەکان تێکچوونی دەردانی هۆرمۆنی بالغبوونە لە مێشکە کە ئەمە پێویستە کات زوو پشکنینی بۆ بکرێت و چارەسەر بکرێت بۆ ئەوەی حاڵەتەکە بوەستێنرێت. و هەندێک جار حاڵەتەکە پەیوەندی بە هۆرمۆنی مێشکەوە نییە، هۆرمۆنی سەر هێلکەدانەکان یان هۆرمۆنی غودەی سەر گورچیلەکان بە شێوازێکی ناتەبیعی تێک ئەچێت، بەڵام ئەمەیان ڕەنگە زۆر مەترسیدار نەبێت لە چاو ئەوەی کەوا لە بەشی سەرەوەی و لە ناو مێشکایە. بە هەردوو حاڵەتەکەیە پێویستمان بۆیە چاودێری مناڵەکە بکەین و چارەسەری پێویستی بۆ بکەین. بۆیە تکایە وەکو دایکان و باوکان هۆشیار بن لەو حاڵەتانە، هەر حاڵەتێکی لەم بابەتانتان بینی کە ناتەبیعی بوو، هەستان کرد سنگی مناڵەکە گەورە بووە، یاخود مووی لەشی زیادی کردووە، یاخود گوندی مناڵەکە کوڕ بێت گەورە بوو بە شێوازێکی ناتەبیعی کە خۆت هەست بکەیت لە چاو جارانی پێشەوە واهی نەبووە، تکایە بە سەردانی پزیشک بکات و پزیشک بیبینێت بۆ ئەوەی پێشەوەی تووشی هەر مزاحفاتە بێ ڕێگری لێ بکەین و چارەسەری پێویستی بۆ دابنین. سمارت وەرچەرخانە.